لای پامنێرمان ئاراس ڕەسوڵ لە ڕانیا کە لە لای بەڕێز و تەبێژی فەرمی کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕێبوار حەمەد خدر ئەندامی مەکتەبی سیاسیە وکات کە لە دەڤەری ڕانیا هاوڕێ لەگەڵ مامۆستا عەلی باپیرە و دەڤەرە بەسەرکەنەوە. ئێستا پامنێرمان لەگەڵ ڕێبوار حەمەد لەو بارەوە وێژێک ئەنجامەدات. فەرموو. سڵاو مامۆستا باز لە تۆ لە تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام سەبارەت بەو ڕووداوەی کە شەوی ڕابردوو لە بازگەی پردێ لەلایەن هێزەکانی ئاسایشی پارتیەوە ڕێگری کرا لە هەر یەک لە پەرلەمانتار سۆران عومەر و عەلی حەمەد ساڵح. دیارە ئەمیری کۆمەڵی ئیسلامی بەیاوەری وەفدێکی ئەنجومەنی سیاسی و سەرکردایەتی گەشتێکیان بۆ سنووری ئیدارەی ڕاپەڕین و چەندین دیدار و کۆڕ و سیمیناری جەماوەری و چالاکی سیاسی بەڕێوە بردووە لەو سنوورە. پێمان باش بوو ڕای فەرمی کۆمەڵی ئیسلامی لەسەر ئەم ڕووداوەی شەوی ڕابردوو لە زمانی وتەبێژی کۆمەڵی ئیسلامیەوە بزانین. من ئێستا لە دەڤەری پشدەرم دەمەوێ ڕای بەڕێز مامۆستا ڕێبوار حەمەد لەسەر ئەم ڕووداوە وەربگرم. مامۆستا دەبینین لە ئێستادا جموجۆڵی لایەنە سیاسیەکان بۆ ئاشتەوایی سیاسی هەنگاوەکانی دەست پێکرد بوو. ئەم حاڵەتەی کە شەوی ڕابردوو ڕوویدا ئێوە وەکو کۆمەڵی ئیسلامی خوێندنەوەتان بۆی چییە و هەڵوێستی ئێوە چییە؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان سوپاس بۆ جەنابەتوە. سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. تەبەن من سەرەتا بە پێویستە زانم بە توندی ئیدانەی ئەو ڕێگریکردن لە هەردوو برای بەڕێزمان هەم کاک سۆران عومەر پەرلەمانتاری کۆمەڵی ئیسلامی و هەم کاک عەلی حەمەد ساڵح پەرلەمانتاری فراکسیۆنی گۆڕان بکەین. حەقیقەت بۆ ئێمە ئەمە شتێکی چاوەڕوان نەکراو بوو، بە تایبەت لە ئێستادا کە هەوڵێکی جددی هەیە بۆ ببوورە بۆ مساڵەحاوە بۆ دەست پێکردنەوەی گفتوگۆکان و بۆ ساڕێژکردنی برینە کۆنەکان. حەقیقەت یان ئێمە چاوەڕوان بووینەوە برینانەی کە لە ڕابردوو بوون ساڕێژ بکرێن و جارێکی کە ببڕای ببڕیانی کاری لە شێوەی ڕێگریکردن لە پەرلەمانتارانەوەی کە ڕابردوو بوو لە سەرۆکی پەرلەمانی کوردستان لە هەرێمی کوردستان دووبارە نەبێتەوە. بۆ ئێمە بەڕاستی بەداخین و بە توندی ئیدانەیەکەین و چاوەڕوانیشین بە جددی دەستگا پەیوەندیدارەکان لەو ڕۆی ئیجرات بکەن و وەڵامی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ڕایگشتیش بدەنەوە لەو ڕووەوە و ڕوونکردنەوەی خۆیان بدەن. حەقیقەت مامۆستا سەبارەت بەم ڕووداوە جگەل لە فراکسیۆنی پارتی وێشێتی 4 فراکسیۆنی تر بەیاننامەیان دەرکردووە، بەڵام لەو لاشەوە ئاسایشی پارتی ئاماژەی بۆوە کردووە هۆکاری ڕێگریکردنەکەی پێوەست کردێتەوە کە بەڕێز سۆران عومەر پەلاماری هێزەکانی ئاسایشی داوە لەو بازگەیەوە. ئێوە زانیاری ورد و دروست لەسەر ئەم ڕوونکردنەوەی ئاسایشی پارتی چییە؟ طبعا ئێمە بەجددی داوای ئیجراتەکەین لەو ڕووە و دەستگاکانی ئاسایش و هەم بازگەکانی ئاسایش لە هەرێمی کوردستان هەمووی لەژێر کامێرەی چاودێریدان و ئەو ڕووداوانە بە تەواوی تۆمارەکرێن. باوان بفەرمون تەبەن ئەو تۆمارانەی کە هەن بڵاویکردنەوە و لە بەر ڕۆشنای ئەو تۆمارانە هەنگاوی خۆیان بنێن. لەبەرەوە یانی ئێمە دڵنیاین لەوەی کە ئەوان حقیقت یعنی ئەوەی کە زۆر بۆ ئێمەش جێی نیگەرانی بوو. من لێرە پێویستەوە بڵێمێنی کە ئەوان خێزان و مناڵیان لەگەڵ بووە و ئەم جۆرە لە ئیرهاب و تۆقاندنە بەسەر ماڵ و منداڵەوە ئەمە شتێکی نەخوازراوە خزمەت ناکە و پەرلەمانتارێک کە خۆی خێزان و ماڵ و منداڵی لە شەودا بەرەو هەولێر بچن بۆ کارێکی ئەمنی ئەوان بۆ هجوومەکەنە سەرپازگا و ئەوان چ پێویستە ینی پێویستیان بۆی هجوومکەنە سەرپاگ ینی ڕووداوەکە ڕوونە و ئەمە ڕووداوی یەکەم جاریشنی. حەقیقەت بۆیە من پێم وایە ینی با ئەوان بفەرمون دەستگای قەزایی لە هەرێمی کوردستان و ئەوەی کە پەیوەندیدارە لەو ڕۆ ئیجرات بکە و ئیجراتی جددیش مەفروزە بکری. حەقیقەت و من لێرەشەوە ینی تەکی دەکەمەوە کە ئیجراتکردن لەو ڕووداوە و هەنگاوێکی باشە بەڕووی خزمەتکردنی دایالۆگ و بەڕووی ئەوەی کە فعلەن ئەم گفتوگویانی کە ئێستا لە دەستپێکی دەستپێکردنەوەدان لە کاتێکدا کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان چاوەڕوان بوون. حەقیقەت گفتوگۆکان ئەمە چاوەڕوانی پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە. چاوەڕوان بووین کە ئەم پەڵە ڕەشە لە ئەزمموی حکومڕانی کۆتایی بێ نەک پەڵەی ڕەشی تر ینی بە دوای خۆیدا بهێنێت و ئەم جۆرە لە مامەڵەکردنە کە ڕابردوو سەلماندوێتی هەم بێ نەتیجەیە هەم بێ دەرەنجامە و هەمیش حەقیقەتنانی نەخزمەت بە پرۆسی سیاسیەکە لە هەرێمی کوردستان و ئەم لێکترازانە سیاسیە گەورەی لە هەرێمی کوردستانی قوڵتریەکە و فعلا خزمەت بەوە ناکە کە بگاتە ئاقارێکی دروست و تەندروست.
دوجار مامۆستا ڕێبوار وەکو بەڕێز ئاماژە توێکرد ئەگەر دەرکەوت ئەم حاڵەتە بە مەستی ئەوە بێ کە ڕێگە نەدرێ هەریەکە لە سۆران عومەر و عەلی حەمەد ساڵح بچنەوە پایتەختی هەرێمی کوردستان هاوشەوەی سەرۆکی پەرلەمان دوجار ئەمە چی لێ دەخوێنرێتەوە و قسەی ئێوە ئەگەر ینی بەم ئاراستەیەدا ڕۆیشت زای چۆن ئەم هەنگاوانە وەکو چۆن لە ڕابردوودا ئەم واقع سیاسی نەخوازراوەیان هێنا هەرێمی کوردستان ئەم دۆخە سیاسە نامستەقیڕیان هێنایە کوردستان هەر هەنگاوێکیکەی لەم شێوەی کە لە ڕابردوودا بوو ئەوەی شەوی ڕابردوود بووە و وێنەی ئەمانە کە لە داهاتوودا ئەبن یەقینەن یعنی هەرێمی کوردستان ناخاتە سەر ئاقارێکی تەندروست کە ئێمە بگەینە یعنی چارەسەری کێشە سیاسیەکانمان کاکە جان ئێستا هەرێمی کوردستان ئێمە خۆتەزانی شەڕی داعش وە مەسەلەی گرتنەوەی مووسڵ سەدان خوێندنەوە ئەکرێەوە ئەم ئیتیفاقی سیاسیە نوێیانەی کە لە ناوچەکە هەن لە یەک نزیک بوونەوەی جەمسەرەکان لێرەوە و وڵاتە بەهێزەکانی ئیقلیمی لە ناوچەکە دۆخێکی مەترسیداری لەسەر داهاتووی هەرێمی کوردستان دروست کردووە ئەوەی کەوا ئەکا کە کورد بگاتە یعنی کەناری ئەمان وە کورد بگاتە ئاواتە لە مێژینەکانی ئەوەیە کە ئێمە نێوماڵی خۆمان ڕێکخینەوە و دۆخە سیاسیەکە ئاساییکەینەوە و بە یەک دەست هەمومان بەڕووی ئەم ینی واقع نەخوازراوە ئەم هەموو قەیرانە قوڵانەی لە هەرێمی کوردستانەوە لە سەروی هەمویانەوە قەیرانی دارایە بچین نەک ئەم جۆرە کارانە کە وەکو ئاماژەم کرد جگە لەوەی کە برینەکان قوڵترەکەنەوە هیچ خزمەتێکیکە ناکەن. ئێوە دوجار وەکو دوا پرسیار دەمەوێت بیکەم ئێوە چاوەڕوانی ئەوتان هەیە لە دەستگا ئەمنیەکان کە حەقیقەتی ئەم ڕووداوە بۆ ڕای گشتی بخەنە ڕوو و دوجار ینی شتێک بداتە دەستی ئێوە کە من ینی لێرە وەکو کۆمەڵی ئیسلامی بە فەرمی ئەوواڵین کە ئێمە حەقیقەت نیگەران بووین و زۆر نیگەرانین بەوەی کە لەگەڵ پەرلەمانتارەکانە کرێەوە بزاتەوەی کە شەوی ڕابردوو بوو ینی مە قسە لەسەرەوە ئەەکەین و ئێمە بە تۆندی شڕەتیەکەینەوە بە جدیش چاوەڕوانی ئیجراعاتین و پێشمان وایە دەبێت دەستگا پەیوەندیدارەکان ئیجراعات بکەن و قەناعەت بە ڕای گشتی بکەن کە فعلەن ئەم جۆرە کارانە ینی بۆ ئەکرێن و لە پێناوی چی ئەکرێن لە ڕاستیدا ئێمە ینی خۆمان نەزانین ئێمە ئەزمموی تاڵمان لەگەڵ ئەو ڕووداوانە هەیە لە ڕابردوودا من نامێ بگەڕمەوە سەر قسەکانی سەرەتام حەقیقەت ینی ئەوەی ئێستا پێویستە لەسەر دەستگا ڕسمیەکان ئەم ڕووداوە وەکو ڕووداوەکانی تر بەلاڕێدانە با لە ڕاستیدا دروست قسەی خۆی بکە و ئیجراعاتی پێویست بکە ئەوەی پێویستە کە ڕای گشتی قەناعەتی پێ بکە چونکە خۆ زۆرمان هەیە لەو جۆرە ئیجراعاتانەی کە حەقیقەت لە ڕابردوودا ڕای گشتی هیچ جۆرە قەناعەتێکی نەبوو و متمانەی نەبوو ئێمە ئومێدمان وایە ئیجراعاتێ بکرێت کە ڕای گشتی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان متمانە بکەن جۆرە لە ئیجراعات کە فعلەن ینی ببێتە ساڕشکەرەوەی ئەو برینە و خزمەت بە نەیبینە سەر وەکووتم ینی ئەم ڕووداوە بە جۆرێک ینی نەڕوا کە فعلەن کۆی ئەوەی کە ئێمە ئومێدمان پێی بوو ئەو مساڵحەی کە کۆمەڵی ئیسلامی حەقیقەت ینی ئێمە وەکو پێشتریش وتومانە ئێمە هاتین ینی لە پێناوی ئەوەی کە بواقعی هەرێمی کوردستان لە مەترسی دۆخەکە تێگەیشتین وەکو یەکەم هێز ئیسیجاممان بوو بۆ دەستپێکردنەوەی گفتوگۆ و بۆ چارەسەرکردنی کێشەکان بۆی قۆناغی ڕابردوو تێپەڕێنی و هەنگاو بنین بەرەو قۆناغی داهاتوو بەڵام بەداخەوە ینی ئەم ڕووداوە مێمەی نیگەران کرد و جارێک کە ئێڵێم و ئێمە بە جددی چاوەڕوانی ئیجراعاتی دەستخۆش بێ بەڵێ مامۆستا عەباس ئەمە بۆ چوونی فەرمی کۆمەڵی ئیسلامی بوو هەروەکو بەڕێز بوتەبێژی کۆمەڵی ئیسلامی ئاماژەی بۆ کرد دەخوازن لەلایەنە پەیوەندیدارەکان هەرچی زووە بە وردی لێکۆڵینەوە بە دوعادەچوون لەسەر ئەم ڕووداوە بکەن وەکو هاوشێوەی کەیسەکانی تر بەلاڕێدا نەبرێت. زۆر سپاس ئاراس ڕەسوول پامنێرمان لە دەڤەری پشدەرو بتوێن لەگەڵ هاوکاری بەڕێزیان ڕێبوار حەمەد ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان هەروەک وتەبێژی فەرمی کۆمەڵی ئیسلامی کوردستان بۆ لێدوانەکانی لەبارەی ڕێگریەکان لە پەرلەمانتارانی کوردستان بۆ گەڕانەوەیان بۆ شاری هەولێر زۆر سپاس.